ئەمڕۆ دادگای تاوانی دووی هەولێر بڕیاری کۆتایی خۆی ڕاگەیان لە دۆسیەی شەهید قادری ئەوە بوو کە لە 2021 بڕیار درا لەسەر هەر 5 تۆمەتبار سێیان بە سزای لە سێدارەدان و 2 تۆمەتباری تر بە سزای 5 ساڵ زیندانی. ئەوە بوو لە دەستەی سزایی گشتی لە دادگای تەمیز بڕیارەکە هەڵوەشاوە. ئەمڕۆ دادگای تاوانی هەولێر بڕیاری کۆتایی لەسەر هەردوو تۆمەتباردا بە گۆڕینی مادەکەیان لە 207 یاسای سزای عراقی بۆ 406 یەکەم بڕگەی ئەلف و جیم لە یاسای سزای عراقی و بە زیندانیکردنیان بۆ ماوەی 15 ساڵ. ئەم تاوانە دەستێکی گەورەی لە پشتە پێویست بوو بڕیار بدرێت بە یاسای تیرۆر نەک یاسای 406. ئێمە لە پارێزنامەکەی خۆمان و لە بڕیاری لە کاتی تەمیزکردنەوەی بڕیارەکەش ئاماژەمان بەوەدا بوو، بەڵام تر بڕیاری کۆتاییش لای دادگایە.